بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێت لە هەولێری پایتەختدا دەیان پاس بەرەو دهۆک بەڕێ دەکەون بە بۆنەی ئەوەی ئەمڕۆ یاری نێوان یانەی گەرمە و یانەی هەولێر هەیە ئەگەر هاوکارم لەگەڵم بێت دەمەوێت بڕۆمە ناو یەکێک لە پاسەکان سڵاوتان لێ بێت بەخێر بێ برا گەورە هاندەرانی یانەی هەولێر ئەمڕۆ دەڕۆن بۆ دهۆک دەتانەوێت چۆن پشتیوانی یانەکەتان بکەن یانەی دایکی ئیمپراتۆر والله نمانەتانەوە تەقەراوەسین إن شاء الله ترجع جوان دكين بخير والسلامة سين بخير السلامة لقينا وشاري هولير باسكان للآن يعني هولير بوتان دابن بري دس خوشي دكين زوس باس دكين باش أشي كات سامبو دكان لا برام كاتسين كم بلي دكاني شون پشتوانی يعني كتام كن با همو قوتي خوما با همو پشت پناه خوما پال پشتی يعني دایک دكين شون سپاس دكين ياسين سرت زور سپاس دكين بيستر ما برزا بري أري والله زودر ما خوشة بري دكينو يعني نشاري دو چیز رنجين وزيرين عمو تبيكدك يا نيما يا نيشيرانا يا نيما يا نيلاوانا هاي قرما مال دويرانا سين نقطة لبخو مانا هوليرا هوليرا يلا دين اخواري عن دين لقرا بدين سيدي كم بودا كان لقل تانتي بس دوك سيدي كم بودا كان شبه ويكامرو درون بو دهو كلين شواني الحمد لله الاخوي بس زياد بمورالي معنويتي لاعيبه كان يا رسانه كان زور زور باشا دتشين دهوك لبو السيخ خلصين ان شاء الله او سيخ على لبو دستان خوش اوي كابينيتان بشويك راسته وخو لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دیمەنی یەکێک بوو لە پاسەکانی کە بەرەو دهۆک بەڕێ دەکەوێتن ئەمڕۆ ئێوارە ئەگەر هاوکارم دیمەنەکاتان نیشان بدات ئەوە شەقامی 60 مەتری شاری هەولێرە پەیتا کاروانی پاس و مەشایەکان بەرەو دهۆک بەڕێ دەکەون دەیانە ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 8:30 ئێوارە لە یاریگای دهۆک یاریەکی بەهێز لە نێوان یانەی هەولێری پایتەختی ئیمپراتۆر یانەی دایکی ئیمپراتۆر لەگەڵ یانەی گەرمە بەڕێوە دەچێت یاریەکە لە کاتژمێر 8:30 خولەکی ئێوارە لە یاریگای دهۆک بەڕێوە دەچێتن خولی چوارەمی گەڕی ئەستێرەکانی عێراقا لە هەولێر دەیان پاز ئامادە کراوە بۆ ئەوەی لە هەولێرەوە بڕۆن بۆ دهۆک لەوێەوە پاڵ پشتی و پشتیوانی یانەی دایک بکەن وا دیارە ئەم هەوڵە هاندەرێکی دیکە یانەی هەولێر لێرەیە سڵاوت لێ بێت وەکو هاندەرێکی یانەی هەولێر پێم بڵێ دەتەوێت ئەمڕۆ چۆن بڕۆین لە پایتەخت تووڕەمە لە پایتەخت قسان و ناخەم دەی بوو پایتەخت میدیا باش بۆچی لەبەرەوەی لە مدیرەکەتان تووڕەمە لە کاک محەمەدی باش ئەمەی کە دەیبینن ئەمە یەکێکی ترە لە پاسەکان کە لە یاریگای فەڕەنسا و هەریریەوە بەڕێ دەکەوێت بۆ دهۆک بۆ ئەوەی کە لەوێەوە پشتیوانی یانە و یاریزانانی یانەی هەولێر بکەن لە ئێستادا یاریگای فەڕەنسا و هەریری نۆژەن دەکرێتەوە لە ئێستادا یاریگای فەڕەنسا و هەریری نۆژەن دەکرێتەوە بەم هۆیەوە یاریەکانی یانەی هەولێر لە یاریگای دهۆک بەڕێوە دەچێتن و لەلایەن دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر دەیان پاس لە هەولێرەوە ئامادە کراوە چۆنی خۆش ئەمڕۆ دەچیت بۆ وەڵڵای ئیشاڵڵا دەچینە دۆک و بە سەرکەوتوی دینەوە بەسێ خاڵەکەش ئیشاڵڵا سەرکەوتوی بۆ خۆمانە بژی هەولێر و بژی شێرە کوڕانی هەولێر پێشبینی چیە بۆ یاریەکە وەڵڵای ئیشاڵڵا سەرکەوتوی دەبین پێشبینیەکەم دووبەیەکە لە بۆ هەولێر لە بۆ هەولێر ئەمە کاتژێویستی بوون گوتە یەکێکی دیکە بوو لە هاندەران من هەوڵ دەدەم بڕۆمە نێو یاریگای فەڕەنسا و هەریری بزانم لەوێ ئامادەکاریەکان چۆن بەڕێوە دەچێتن وەک ینی ئاماژەم پێدا لە ئێستادا یاریگای فەڕەنسا و هەریری نۆژەن دەکرێتەوە بۆیە یاریەکان لە یانەی دهۆک بەڕێوە دەچێتن هاندەرێکی دیکەی یانەی هەولێر
پێم بڵێ پێشبینی چێ بۆ یاریەکەی ئەمڕۆوە تا چەند دڵتان خۆشە لە هەولێرەوە بە پاس بەرەو دهۆک بەڕێ دەکەون و لەوێوە بینەری یاریەکە دەبن. بخير بن سرتاهم درما زور خوشه هان درش قال يكزار زور يعني تصور دانا بينهم خركه رئيس عليك انهم خركه بيتن لبوي بس هذا دكتور سفينه هاد زناي بارس قالي هوليري هات باشا قوتيان هر سن نفر هي هر سن مشاء هي باركنو يك نفري بزنان بخم الير دمتا دقي اخري سن باس ومشاء كان بو دابن ليش هتا صد مشاعي ليك تاو صد ليك نفري هتا 10000 نفري دكتور سفين قوتي مخوله ليرو بيان تسيبو دكتور سفين ياسين سروتشي يعني هولير بس خوشي دكم لدكتور سفين ياسين وخوام فكاتنو هوليري هنايتا ورسكي زاران ان شاء الله بعول قوتي اخواي وكارجيري يعني ورشي هوليري بحام برز دكتور سفينش بالبشتي زور زوري يعني ورشي هوليري كريه دس خوشي دكن ان شاء الله خوام فقي دكاتن سر بس دبيتن اگر هاوکارم ئەو دیمەنانەتان نیشان بدات ئەمە شەقامی 60 مەتری شاری هەولێرە ڕێک بەرامبەر یاریگای فەڕەنسا و هەریری لێرەدا دەیان پاس ئامادە کراوە لەلایەن دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر لێرەوە هاندەرانی یانەی هەولێر بەرەو دهۆک بەڕێ دەکەون بۆ ئەوەی لە دهۆکەوە بینەری یاری نێوان یانەی هەولێر و یانەی گەرمە بن لە گەڕی چوارەمی ئەستێرەکانی عێراق لێرەدا سەدان و هەزاران هاندەر ئامادەن پێشبینی دەکرێت ئەمڕۆ یاریگای دهۆک پڕ بێت لە هاندەر و لە جۆش و خرۆشی جیاوازی هاندەران لێرەدا بە ئاڵای یانەی هەولێر ئەگەر هاوکارم دیمەنەکانتان نیشان بدات بە ئاڵای یانەی هەولێر یانەی دایکی ئیمپراتۆر ئۆتۆمبیلەکان ڕازێنراونەتەوە پاسەکان ئامادە کراون هاندەران لە هەولێرەوە بۆ پەڕی جۆش و خرۆش و دڵخۆشیەوە بەڕێ دەکەون بۆ دهۆک بۆ ئەوەی لەوێوە بینەری نێوان یاریە بەهێزەکەی نێوان یانەی دایک یانەی هەولێری ئیمپراتۆر بن لەگەڵ یانەی گەرمە ئەمەی کە هەیە ئەمڕۆ هەموو چاوەکان لەسەر دهۆکە بۆ ئەوەی لەوێوە بینەری یاریێک چۆنیت باشە ئەحوالت دڵت خۆشە ئەمڕۆ کوورکوترم خۆش نییە ئەوە دەزانم تازە لە دایک بوومە بەخوای ئەمە وەک هاندەرێک وەک فەرمانبەرێک کە لە ناو نادیمە بۆ هاندانی یانەی هەولێر دەچم ئینشاڵڵا بەسێ خاڵەکە دێنەوە دڵمان گەلە خۆشە ئینشاڵڵا بە هەموو ناحیەی پشتگیریمان دەکە بە هەموو ناحیەی يعني دعممان دەکەن لە بۆ هاندانی یانەی هەولێر ئینشاڵڵا ئەمە هەردەم خۆمان بە خزمەتکاری یانەی هەولێر دەزانین. باش پەیامت چێ بۆ دکتۆر سەفین یاسین سەرۆکی والله پەیام ئەوەی ئینشاڵڵا خوا هەردەم لۆمەی بێری ئیشی خۆی هەر دەکا هەردەم بەیانی دەعم لۆ نادی دەکا یعنی هەوڵ دەدا هەموو شتێکی لۆ نادی کردیە بەڕاستی بە هەموو ئاخر نەفەسەوە هەوڵ لۆ نادی دەدا یعنی بە هەموو ناحیە پشتگیری نادیەکەمان دەکا خوا لۆمەی بێری ئینشاڵڵا. ئەگەر هاوکارم لەگەڵ بێت دەمەوێت بڕۆمەوە ژوورەوە لەوێوە زیاتر دیمەنی هەیەجان و جۆش و خرۆشی جیاوازی هاندەرانی یانەی هەولێرتان بۆ بگوازمەوە ئەوان کەمێکی دیکەوە لە ئێستادا بەشێکی زۆر لە پاسەکان بەڕێکەوتون و دەیان پاسی دیکەش لە هەولێرەوە ئامادەکراوە جگەل لە هەولێر چۆنی وەرە دوو قسەم بۆ بکە بزانم دڵت خۆش ئەمڕۆ دەچیت بۆ دهۆک و لێوە بینەری یاریەکە دەبی ئینشاڵڵا بەڵێ دڵمان زۆر خۆشە و بە هیوای سێ گۆل و سێ بەیەک دەبین و ئینشاڵڵا ئەوڕۆ پێشبینی دوای سێ بەیەک دەبنەوە ئینشاڵڵا بە دنیاییەوە گۆڵەکان دەکات مستەفا قابیل 2 گۆل دەکا ئەوڕۆ ئەی گۆڵەکەی تریکە چێ دەکات تێمیرۆ ئەی ئوزباکستانیەکان یانەی گەرمەش وەک دەگوترێ یانەیەکی بەهێزە بەڵێ تۆ چی دەڵێ بە دنیای یانەی گەرمە یانەیەکی بەهێز ئەمساڵ نزیکەی 10 ملیاری سەرف کردووە ئەستێرەکانی عێراق زۆر تێدایە وەکو ئەیمەن حوسێن هەڵۆفایە یانەی هەولێر یانەی هەولێر الحەمدوللا ئەو ساڵ یانەیەکی تۆکمەمان هەیە بەرگریشمان زۆر باش لە چاو ساڵی پار زۆر باشترین گۆڵپارێز نێودەوڵەتیمان هەیە کاتن سەرک محسینمان هەیە کاکە یعنی ناوەڕاست ئاکۆ عوزێر و عەلی شاخەوانمان هەیە یعنی ئینشاڵڵا ئەوڕۆ نەتیجەمان 3 بەیەک دەبینەوە پشتیوە بە پشتیوانی خۆ پشتیوانی هاندەران نزیکەی 15000 جمهور ئامادەی بۆ یاریگای دهۆک یانەی گەرمە سار دەکەینەوە ڕۆ ئەوەی کە دەیبینن دیمەنی بەڕێکەوتنی یەکێکی دیکەیە لەو پاسانەی کە دەیان هاندەری یانەی هەولێری لەگەڵەوە دەیان بات بۆ
شاری دهۆک و بۆ ئەوەی لەوێەوە بینەری یاریە بەهێزەکەی نێوان یانەی گەرمە و یانەی هەولێر دایکی ئیمپراتۆر بن سەدان هاندەر و هەزاران هاندەر لە هەولێری پایتەختەوە بەڕێ دەکەون هاوکات دەمەوێت ئاماشە بە خاڵێکی دیکە بدەم جگە لە هەولێر لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە شەقڵاوە لە هەریر لە تەواوی شار و شارۆچکە جیاوازەکان لە قەزای خەبات و چەندین شوێنی دیکەی جیاواز پاس بۆ هاندەرانی یانەی هەولێر ئامادە کراوە. خاڵێکی دیکە چەند ڕۆژێک لەمە و بەر دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر بە پایتەخت میدیای ڕاگەیاند ئەوان پاس بۆ زیاتر لە 10,000 هاندەر تاوەکو چەند هاندەر بمێنێت ئەوان پاسیان بۆ دابین دەکەن بۆ ئەوەی کە لە هەولێرەوە بڕۆن بۆ دهۆک تاوەکو بینەری یاریە بەهێزەکە بن یاری نێوان یانەی دهۆک یاری نێوان یانەی هەولێر و یانەی گەرمە لە یاریگای دهۆک هاندێکی یەکجار زۆر لە بەردەم یاریگای فەڕەنسا و هەریری ئامادەن ئەوان هەمویان بەیەکەوە دەڕۆن بۆ دهۆک بۆ ئەوەی لەوێەوە هانی یاریزانەکانی یانەی هەولێر بدەن. سڵاوت دەبێت دووەمیشە هاندەرێکی سەرسەختی یانەی دایکی ئیمپراتۆر پێشبینی چییە بۆ یاریەکەیە؟ والله قورباتان پێشەچی بەخێرانی کاناڵەکەتان دەکەم والله زمینش گەلێک زۆر لێرەیە هەتا ئێستا 20 پاس ڕۆیە 20 ڕۆیە بەلاکیمی پێشبینی دەکەن چەند هاندەر لە هەولێرەوە والله ئەم تەسەوڕ دەکەم 10,000 هاندەر 15,000 هاندەر دی داواکاریتان چییە؟ والله داواکەمە چییە؟ ئینشاءالله هاندانێکی جوان دەکەین ئەم پێکەوە چی برایان یەک دەست و یەک ئامانج و یەک ڕەنگ لەوێت چۆن پشتیوانی لە یاریزانەکانی یانەی دایکدا؟ والله هەر کەس دەگەێتەوە سەر خۆی بەڕاست و نادەکەی خۆی هەموو شتێکی دەکات بەڕاست پێ بێت خەرکەچی گەلێک زۆر بە سیارە خۆی دی والله بە ترۆمبیلی خۆی خەرک زۆر دی ئەم جۆش خۆشەی هاندەران چۆن دەبین و باسی هەوڵەکانی دکتۆر سەفین یاسین سەرۆکیانی والله دکتۆر سەفین هەموو شتێکی لە هاندەران کرد دەست خۆش بی پێشەوەی سەرۆک نادیش نەبوو ئەو شتی لە هەولێری دەکرد ئێستا بوویتە سەرۆک نادی زیاتر شتی دەکات. جۆش خۆشە هاندەران ئەم کۆبوونەوەیە چۆن دەبینی تا چەند مای بۆ خۆش؟ ئەمن دەستخۆشی لەو هاندەرە بەڕێزان دەکەم هیچ لە گچکی هەتا گەورەی بەڕاستی هاندەری سەرسەختی هەولێری نەوانە بەڕاستی بەبێ فەرق و جوایز. پێشبینی چییە بۆ یاریەکەی ئەمڕۆ؟ سەرتاوە خراپتان دەکەم بەڕاستی ئەگەر تەمەشای یانەی هەولێرکە ئەو سار زۆر باش خۆی ئامادە کردیا بە زیانەی گەڕمەش ئەو سار بەڕاستی یەک لە هەر بەربژێر بە خۆتەکانە ئەگەر یەکەمیش نەبی لە دەوری عراقی دوان دەبی بە سیوادارنی ئەوڕۆ یانەی هەولێر نەتیجەی باش بینی بەرامبەر یانەی گەرمە یعنی سێب کەگە لە یاریگای دەوە گەمە دەکەن یاریگای خۆمان یعنی هەر ساریانەکەی کوردستان هیچ فەرقیان نییە شڵە نەتیجەی باش دەین بەلایانی کەم شڵە لایەن دەبینەوە ئەگە نەشبینەوە تو عادیش بی هەر باش بەڕای من ئارێ وڵای بەڕاستی بەڕیانەیە گەرمە زۆر بەخوات هێنانی ژمارەی یاریزانی نوێ بۆ هەولێر ڕاستە ئەمەش یاریزان ماهینایە بە زیانەی گەرمەژەکە ئیسێکە تقریبا ملیارێک و نیوی سەرف کردیە زۆر لایەنەی هەولێری زیاتر سەرف کردیە دوو هەتا سێ یاریزانیانەی هەولێری بردی ئەوەش لەوان پاڵپشتێکی زۆر باش یانی لەوانەیە هەندێک پلان و شتی یانەی هەولێر بزانن ینی زۆر فەرق دەکاتن لەوە. سڵاو دەبێت مەجلی کوردیەوە دەتەوێت بڕۆی بۆ دهۆک؟ ئەمن ئینشاڵڵا لە گەمەی کەش عینێت چێمە لە گەمەوانیان شژالە چینە بەهەوە بەدشکردی چینە بەڵام بە زەولێر بەڕاستی ئەوڕۆی ئینشاڵڵا پشتیان بەخوا پێغەمبەری دەژباتەوە بە درێژ خۆش دێنەوە ئینشاڵڵا خەڵکە چێکزان زۆری چووە لەوەی بێخەم بە ئینشاڵڵا ئەوە فەرق نییە مادەسە ماری دەوە کە ئەوەی دیە هەموو برایەکین نابێ فەرق بە ئەوەی بکێ برێەوە دۆ کە هەولێر ڕازە پایتەختە دۆش پایتەختی دووەمە زاخۆش پایتەختی سێمە نەوروژ پایتەخت چارەمە بەڵام هەولێر ئەوڕۆ بەسەر بەرزی دەباتەوە بە ئیسرعات دێنەوە ئینشاڵڵا لەوەی بێخەم بە ئینشاڵڵا. پێشبینی چییە بۆ یاریەکە؟ وەڵی سێ بەیز ئینشاڵڵا. ئەگەر هاوکارم دیمەنەکەتان بۆ بگوازێتەوە دیمەنی گەیشتنی یەکێکی دیکەیە لە پاسەکان کە کەسێکی هەڵمەگرتەوە بەڵام بۆ ئەوە هاتووەکە ئێرە تاوەکو ئەو هاندەرانەی ماون لەگەڵ خۆیاندا سەریان بخات و ئابیان بات بۆ دهۆکی دەلال لەوێەوە هاندەران بینەری یاریەکە بن.
بینەرانی پایتەخت میدیا وا دیارە دکتۆر سەفین یاسین سەرۆکیانەی هەولێریش لێرەیە. دکتۆر سڵاوت لێبێت، خۆشحاڵم دەتبینم. دەمەوێت باسی ئەو کارەی ئەمڕۆتانم بۆ بکەیت، ئەمە چۆنە وردەکاریەکەی چییە؟ وەڵام من بەڵێرم بە هەندەراندا تازەش پێیانم گوت تا یەک نەفەر لێرە مابی دەبی سیارەی بۆ بگیرێ و بیبێنرێتە بۆ دۆ. پێم گوتینە هەر کەس لە هەولێرە پێی خۆشە بێ تەشجیع یانەی هەولێر بکە، من ئامادەمان سیارەیان بۆ دابین بکەیت. وەڵی بێ ئەم بێ حیسابە ئێرە دۆ ئەفەن شەقلاوە سۆران خەبات هەموو جەیەکان تیماندانایە و سیارە دەگیرێ و بۆ ئەوەی ئەوڕۆ بە هەموو توانایەک هاندەر یانەی هەولێر بن. هاندەران لێرە زۆر دڵخۆشن، دەڵێن ئەمە یەکەم جارش وا لە یانەی دایگرو. سوپاسیان دەکەین ئینشاڵڵا بەردەوامین. من هەر لە ڕێگای پایتەختەوە بڵێن بەو هاندەرانەوە بەیانەی هەولێر دەدەم کە ئەم ساڵ بەردەوام بم تا کۆتایی لەگەڕیان بە هەموو شێوەیەک بە هەموو توانایەکەم مادی و معنەوی دامی ئەم یانەیە بکەم بۆ ئەوەی سەر بکەون. ڕێزی سەرچاو ئەمە کاتژێویستی بوون گوتەی دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر بوو بۆ پاڵپشتیکردن و پشتیوانیکردنی یاریزانان و هاندەرانی یانەی دایکی ئیمپراتۆر وەکو دەیبینن لە ئێستادا دەیان پاس لە هەولێرەوە ئامادەکراوە، هەزاران هاندەر لێران دەیانەوێت بەو پاسانە بەرەو دهۆک بەڕێ بکەون بۆ ئەوەی لەوێەوە بینەری یاریە بەهێزەکەی نێوان یانەی دهۆک و یانەی گەرمە بوو. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان بەڕێکەوتنی هاندەرانی یانەی هەولێر بوو بەرەو دۆکی دەلال بۆ ئەوەی لە دۆکەوە بینەری یاری نێوان یانەی هەولێری دایکی
ئیمپراتۆر بن لەگەڵ یانەی گەرما لە کولی چوارەمی ئەستێرەکانی عێراق کە ئەم ئێوارەیە کاتژمێر 8 خولەکی ئێوارە لە یاریگای دهۆک ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. هۆکاری ئەوەی یاریەکە لە دهۆک دەکرێتن دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ئێستادا یاریگای فەڕەنسا و هەریری نۆشەن دەکرێتەوە بە چڕی تیمەکان سەرقاڵی ئەوە نۆشەنی بکەنەوە. هاوکات لەلایەکی دیکەوە ئەم پاسانە لەلایەن دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێرەوە دابین کراوە بۆ هاندەرانی یانەی دایکی ئیمپراتۆر